لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017 تا ئێستا کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەی هەرێمی کوردستان هەر بەردەوامە. تعریب بۆ پرۆسەی ڕاگواستنی عەرەبی هاوردە بۆ ناوچانە، کێشەی دەست بە سەرداگرتنی زەوی و زار و مڵک و ماڵی هاوڵاتیانی کورد و هەروەها تورکمان لەو ناوچانە بەردەوامە. شەوی ڕابردووش بە شێوازێکی دیکە ئەم پرۆسەی هەر بەردەوام بووە. زیاتر قسە دەکەم سەبارەت بە دەست بەکاربوون یا کەوتنەکاری مادەی لیژنەی مادەی 140 لەمە توانێت چەندە لەم پرۆسەیە بە شێوازێکی یاسایی بگۆڕێت. میوانێکمان لەگەڵە بەڕێز ڕێبوار تاڵەبانی ڕابێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ ناوچە دابڕێنراوەکان لە هەولێرەوە لەگەڵما. بەڕێز ڕێبوارم کاتت باش. بڕیارەکە لە دوای جەژن لیژنەی مادەی 140 دەست بەکار بێت بۆ چارەسەرکردنی و کێشانەی کە لە ناوچە دابڕێنراوەکان هەیە. پێتان وایە ئەم لیژنەیە دوای ئەو هەموو کاتێک کە دەبوایە دەست بەکار بێت ئێستا توانێت چی لە بابەتەکە بگۆڕێت؟ کاریگەری دەبێ؟ والله ئێمە هەبێت هەوڵدەین، هەڵبەتە نابێت ڕابوەسین لە هەوڵدان و ئەم سیستمەی کە عێراق خەباتەڕێەوە بە حساب سیستمێکی فیدرالیە و ئەبێ 55 مادەی دەستوری کە پەیوەستە بە ملەتی کوردەوە مادەی 140 بە تایبەتی کە تر نابێت لەوە زیاتر دەستە و دەستی بکرێ بە مادەیە و واش نەزانن ئەم جارە کورد جارێکی تر چانسی دایەوە بە ئەم حکوومەتە کە ئەم حکوومەتە هەڵبەتە هەمومان ئاگامان لێبوو بە 2 ساڵ بە زۆر حاڵەتێکی ناخۆشە تێپەڕ بوو و ئاگامان لێبوو ئەگەر مقتەدا سەدر نەکشایەتەوە لەو حکوومەتەیە ئەم حکوومەتی ئێستاکە کە هەرێکی دوو نوێنەریان هەبوو لە پەرلەمان یعنی حیزبەکانی ئیتاری سیاسی کە هەر هەمویان و کۆت بکردایەتەوە ناگەشتە 7 کورسی کە هەر مقتەدا سەدر بەس خۆی 73 کورسی هەبوو و ئەوە فەزلی حکوومەتی هەرێم و سەرکردایەتی سیاسی کوردە کە چانسێکی تریدا بەم حکوومەتە و لەگەڵ حکوومەتی شیعی سوودانی 11 خاڵی تەوقیع کردووە و پەرلەمانی عێراق دەنگی پێداوە. بەڵام بەداخەوە کە هەستەکەین ئێستاکە دووبارە هەر ئەوەنە حکوومەکەیان تند و تۆڵ کردەوە جارێکی تر پەشیمانن لەو اتفاقی کە کردیانە و ئەو مادانی کە تیای بوو ئەبووە لە مودەی 6 مانگە جێبەجێ بکردرایە کە بەداخەوە هەرسیان زەخاڵەکە خۆی ماوەتەوە لەسەر وەکو خۆی کەنگاو نەچۆتە پێشەوە ئەوە شنگالە وەکو خۆیەتی ئەوە لیوای هاوبەشەکەی دروست نەکراوە ئەوە عسکەرتاریەتە لە ناو کەرکووک و ناوچە کوردستانەکان دەرنەچوونەوە مەقەراتەکانە نەگەڕاوەتەوە ئەوە لزنەی علیای مادەی 140 هەتاکو ئێستاشی لەگەڵا بێ سەرۆکەکەی سەرۆکێکی وایە کورد بێ بەداخەوە چۆن نەبێت ئێمە سازشمان کردووە کە ڕئیسەکەی کوردیش نییە ئێستاکە ڕێکێکی خەڵکێکی ترە و قەرارێکە لە 2012 دراوە لە ئەنجومەنی وەزیران و هەڵوەشاردنەوەی مەجلیسی قیادی سەورە و بەگوێی ناکەن یعنی سەرۆک وەزیرانێک نەتوانێت بچێتە شنگالەوە نەتوانێت بچێتە جرف السەخرەوە و قەرارەتەکانی جێبەجێ نەکردرێ یعنی ئێوە شێوەشوای لێ دێت کە ئێمە بڵێن هەمان ئەزمون ئەبێ جارێکی تر دەباریکەینەوە لەگەڵ ئەم حکوومەتەشە ووامان لێ کە ئەوەی تر بێ متمانە بین لەگەڵ هەر حکوومەتێک دروستە بێ کە عێراق باتەڕێەوە لا حەزەکەشین پێشکەوێت. هەمان ئەزمون چییە گەلۆ؟ هەمان ئەزمون ئەوەتانێک کە مافەکانی ملەتی کورد بەدەست نەهێنرێت کە ئێمە هەفتەیەک نابێت جەنابی سەرۆک وەزیران ئەلێ ئێمە کێشەمان لەگەڵ حکوومەتی عێراق کێشەی موچە و بودجە نییە کە موچە و بودجە ئەلکێکی مافێکی سادەی هەموو عێراقەکانە یعنی عێراق لە قورسترین و تاغوترین و دیکتاتۆرترین حکوومەت کە ڕژێمی بەعز بوو لەگەڵ ئەوەی کە دژایەتی ملەتی کوردیە کرد بەڵام موچەی ئەدا بە تاچی کوردی بە فەرمانبەری کوردی بەڵام ئێستاکە وای لێهاتووە لەگەڵ ئەوەی کە خاکشمان 150 لێ سندراوەتەوە دوای 16 ئۆکتۆبەر و ئێستاکە کەوتونەتە گیان هەموو کشت و کاڵ و هەموو جوتیارانمانەوە ئەیانەوە زەویەکانیشمان لێ بسەرنەوە ئەوە بەهیچ بەدەر لەوەی کە بودجەکە بەو حاڵەتە تێپەڕ بوو کە 1000 جۆرە پیلان و موامەری لەسرە ڕوویدا وکە ئەو بەڵێنانی کە دابوویان کە دەنگیان پێدا بوو پەرلەمانتارانی لەناو قاهۆڵی پەرلەمانە کە جێبەجێ بکەن کە بەداخەوە سەتادەشی جێبەجێ نەکردرا جارێکی تر دەستبادانێکە بۆ حکوومەتی هەرێم و بۆ سەرکردایەتی سیاسی کورد ئەمە پەیامێکی ترسناکمان پێدا کە ئێمە ئێشتا لە سەرەتاین هێشتا بسمیلا دەستمان پێ نەکردو ئەم هەموو هەنگاوانە لەگەڵ ئێماکەن ئەگە 6 مانگی تر تێپەڕ بێ ئەبێت چیمان بەسەر بێت یعنی بەڕاستی پێویستی بە هەڵوێستەیە ئێستاکە باشە. بەڕێز ڕێبوار هەڵۆشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی سەردەمی حیزبی بەعەس واتە کارکردن لە ڕێگەی یاساوە بۆ کۆتایهێنان بە کێشەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم
ئەتوانێت شتێک لەم بابەتە بگۆڕێت بەو پێی کە ئێستاش هەر کار بە بڕیارەکانی سەردەمی ڕژمی بەعەس لەو ناوچانە دەکرێت چۆن دەکرێت ئەمە جێبەجێ بکرێت؟ من حەز ناکەم ڕۆژبین بم، بەڵام ئەتوانم بڵێم گرنتی بدەم ئەمانە هیچ نیەتێکیان نییە بریارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی پێشوە وەشێنەوە نەشو و نشیمانە، چونکە ئێمە لە دوای 2005 بۆ 15 ساڵ تا 2019 بەردەوام داوامانە کرد کە نزاعاتی مولکی کێشە لەسەر زەویەکانمان لەکلا بکرێتەوە و ئەو زوڵمە و ستەمی کە ڕژێمی بەعەس پێشووتر بۆ 35 ساڵ دژ بە کورد و ملەتی کورد و زەویوزاری کورد کردێتی هەڵبسێت. بەڵام یەک کاتێک لە کاتەکان ئەو حکوومەتانی دوای 2023 حکمی عێراقیان کردووە دانیان بەوە نەداوە و هیچ هەنگاوێک نەچونەتە پێشەوە هیچ شیان جێبەجێ نەکرد و بە دەلیل لە 42,000 کەیس بۆ نزاعاتی مولکی 105 جێبەجێ نەکرد، یعنی لە 100 لەو 42,000 کەیسە 200 کەیسیان چارەسەر کرد کە ئەویش بەرژەوەندی خۆیانی تێدا بوو. جا لەبەر ئەوە ئێمە ینی لەگەڵ ڕێزم بۆ ئەو لزنەی باڵای مادەی 146 و لەگەڵ ڕێزمەوەی کە بۆ چوار خولە سەرۆکەکەی کورد نییە خۆ مادەی 140 فێڵێکی تریان لێمان کردەوە زانن ئەلێن ئەمە خۆ بۆ کورد نییە، ینی خوای لێتو هەندێ سیاسەتمەداری کوردی ئێمەش تووشی ئەو هینە بووە ئەو فێڵە بووە لێ کاکە بە خەزیان کورد نییە، خەزی نخێبە لە بینی کەربەلا و ئەنبار حاڵەتی کردە یەک کەیسێک لەوێنە هەیە چی پارەی مادەی 140 هەیە تا ئەم کاتێکم لەگەڵەوە قساکەم هەمووی بۆ شڵە نەڕۆشتووە، یعنی ئەوان نیەتیان هەبوایە و ئێمە لە 2008 بە بیرمان دێ لە سیوێکی 12 پێشەوەی کۆتایی بێت مادەی 140 جەنابی سەرۆک سەرێم ئەو کاتە کە جەنابی سەرۆک بەرزانی بوو وتی ئەگەر نیەتتان ئەوەیە لە سیاسیان ئەم کێشەی حەل نەکەن ئەمە قبوڵی ناکەین، بەڵام ئەگەر کێشەیەکی هونەریتانەیە ئێمە مستعدین هاوکاریتان بکەین چارەسەری بکەین، بەڵام دیارە ئەوان هیچ نیەتێکیان نێ نەبوو هاوکاریکردن نەبوو چارەسەرکردن و ئێستاکەش کە ئێمە پاڵپشتی ئەم حکوومەتە بووینە لە مەئزەقێکا بووە کە بە هەمویان و دووبارەیەکەمەوە 50-60 کورسیان نەبووە ئستا حکمی عێراقەکەن لە بیریان چۆیەوە کە ئەمە کورد بوو پشگیریانی کردووە سونەش بووە گینا کورد و سونە نەچوانێتە ناو حکوومەتەوە حکوومەتە بە حیاتی دروست نابوو بە حیاتی خەویشیان بەوە نابینی کە جارێکی تر سەرۆکایەتی وەزیرا وەرگرتنەوە. گەلێک سپاس هێژە ڕێبوار تاڵابانی شێوەرمەندی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê بۆ ناوچەین ڤەقەتاند. زۆر سپاس.